سەکانتان خۆش بێ کاک دکتۆر خوا جەزاتان باتەوە پرسیارەکەی منەوەی ئەگەر کەسێک 2 هەفتە پێش مانگی ڕەمەزانی پیرۆز دەرمانی یۆد وەرگرێ ئایا ئەتوانێت بە ڕۆژوو بێت؟ مەبەستی دەرمانی یۆدی مشعە ئەو کەسانی کە سەرەتانی غودەیان هەیە عادەتەن یۆدی مشع وەرەگرن. یۆدی مشع هیچ کێشەیەکی نییە، بەعکسەوە یعنی پەرداخێشی لە یاخود کەپسولەکە ئینسانی خواتەوە و دێتەوە، یعنی هیچ کاریگەریەکی لەسەر ئینسانەکە نییە، تەنها لەو ماوەیانە بێ کە ئەهێڕێتەوە لەژێر چاودێریە و ئایزۆلیشنی بۆ ئەکرێ بۆ ئەوەی کە ئەو مادەیە تێکەڵی خەڵکی تر نەبێت. لەو کاتەیە ئەبێ ئاوێکی زۆر بخواتەوە بۆی کە یۆدەکە لە لاشەیەوە دەرکە و زوو نەجاتی بێلەی غیری ئەو شلۆزی کە غودەکی وەریگرتووە باقیەکەی بێ لە لاشەوە دەربچێ کە لە با بڵین ئایزۆلیشنەکە هاتە دەرەوە بە ئارزوی خۆی توانێت بە ڕۆژوو بە هیچ کێشەیەکی نییە. بەس لەو ماوەیە کە لە حیجرەکەیایە نابێ بە ڕۆژوو بێ لەبەرەوەی کە پێویستی بە شلەمەنیەکی زۆر هەیە.